جەلادەکەی نۆگرە سەلمان و جەلادەکەی کانی گۆما. جیاوازی نێوان عەجاجە عەرەبەکەی دوێنێ و عەجاجە کوردەکەی ئەمڕۆ چییە؟ یەکەمیان لە بیابانەکانی نوگرە سەلمان سەگی ڕەشی لە کورد بەردەدا، ئەوەی تریشیان لە زیندانی کانی گۆما بە کارەبا و بۆڕی شەویلگە و پەراسووی زیندانیان ورد دەکات. مێژووی سەرکوتکاری لە عێراقدا پڕە لە خوێن، بەڵام کاتێک جەلاد و قوربانی لە سەر یەک خاک و بە یەک زمان کۆ دەبنەوە، کارەساتەکە قوڵتر دەبێت. لە دڕندەی عەجاجی بەعسیەوە بۆ بێویژدانی جەلادە کوردەکەی ئەمڕۆ تەنیا ناو و شوێن گۆڕاون. لە ساڵی 1980 عەجاج بووە سیمبۆلی بێبەزەیی ڕژێمی بەعەز. ئەو سەرپەرشتی کۆمەڵکوژی و برسیکردنی هەزاران ئەنفالکراوی دەکرد و سەگی ڕاهێنداوی بۆ تۆقاندنی قوربانیەکان بەکاردەهێنا. ئەمڕۆ هەمان ئەقلیەت لە ناوچەی مێرگەپانی سلێمانی و لە زیندانی کانی گۆمەدا سەری هەڵداوەتەوە. بەپێی گەواهی ئەو زیندانیانەی دوای ڕووداوەکانی لالەزار ئازاد کراون، کانی گۆما بۆتە کارگەی تێکشکاندنی مرۆڤ. لەوێ شکەنجەدان بە کارەبا و لێدان بە بۆڕی تا ئاستی خوێنبەربوونی ناوەکی و شکاندنی ئێسقانەکان گەیشتۆتە لێواری مەرگ. کانی گۆما سەلماندی کە جەلاد هەر جەلادە، چ بە زمانی عەرەبی و لە ژێر سێبەری بەعسدا تاوان بکات یان بە زمانێکی شڕی کوردی و ئینگلیزیەوە قسە بکات و حکم بکات.